گەر حەز دەکەیت گوێت لە بەرنامەیەک بێ باسی فیلم، زنجیرەی تەلەڤیزیۆنی، ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا بکە، باشترین شوێنتان دۆزیوەتەوە. من ژیرم لە بەرنامەی بەژیری لە رادیۆ و فەیسبووکی کوردستان 24 هەموو سێشەمەیەک کاتژمێر 4 دوای نیوەڕۆ ئێوەش دەتوانن بەشدار بن. سڵاو و ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی وەرزێکی نوێی بەرنامەی بەژیری من ژیر زیاد لە ئەڵلقەیەکی نوێی وەرزی دووەمی بەرنامەی بەژیری لەگەڵتانم. هیوادارم کاتێکی خۆش بەسەر بین و چەندین زانیاری ئاڵگۆڕ بکەین. خۆشەویستانم گەر پێشتر بەرنامەی بەژیریتان بینی بێ دەزان باسی چی دەکەین بەو کەسانەی کە نەشیان بینیوە. بەرنامەی بەژیری بەرنامەیەکی 45 بۆ 55 خولەکە دەبیتن لەسەر چەند بابەتێکی تەکنەلۆژی، سینەما، ڤیدیۆ گەیم و بابەتی گرنگی ناو سۆشەڵ میدیای ئەوڕۆ هەیە باسی دەکەین. لەمە و پاش نزیکەی 6 بۆ 7 تەوەر لە بەرنامەی بەژیری تەرخان دەکەین. تەوەرەکانی ئەوڕۆ تەوەری سەرنجڕاکێشن. تەوەری یەکەممان باسی ئەوەی دەکەنکەوە ئافرەتێک لە سین داوای ئایفۆنێکی کرد بوو، بەڵام زیاتی ئایفۆنی شەربەتێکی ئەپلی دەبۆ هاتی ئەوها شتێکە ڕوویدا لە هەفتەی ڕابردوو و ڕاستیە وێنەکەشمان دانایە. وەروەها تەوەری دووەمم باسی ئەوەی دەکەنکەوە خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت بیل گەیتس دەڵێ ئاندرۆید باشتر لە ئایفۆنی لەبەرچە. وەروەها تەوەری سێمیشمان باسی ئەوەی دەکەنکەوە ڕاستێکی دیکەی قورئانی پیرۆز لە ناو زانستدا سەلمێنرایە. ڕاستێکە چییە باسی دەکەم و تەوەری چوارەمم باسی دووبارە ئەوەی دەکەین دووبارە بۆلیوود دەوێت لاسای هۆلیوود بکاتەوە، بەڵام لە چ شوێنێک لە چ ڕێگایەک بە چ شێوازێک کامە ئاکتەر دەوێت لاسای کامە ئاکتەر بکاتەوە. خۆشەویستانم تەوەری پێنجەمیشم باسی ئەوەی دەکەین تەلەگرام لاسای سناپچات دەکاتەوە. تایبەتمەندێکی سناپچات ئێستا لەناو تەلەگرام بەردەستە چییە باسی دەکەین. تەوەری شەشەمیشم ئەوەیەکەوە باسی ئەوەی دەکەین لە فیلمی گۆدزیلا ڤرسس کۆنگ براوەکمان دەبی واتە تەعادل نابی کۆتایی فیلمەکەی هەردوو کاراکتەر ببینێنەوە، بەڵکو یەکێکیان سەر دەکەوێت. بە بڕای من چیە و کەسە و چۆنیشە باسی دەکەم. و هەروەها تەوەری هەفتەمیشم باسی ئەوەی دەکەینکەوە لە بەروارێک کە بەروارەکەم بە شێوەیەکی دەنگۆ بەدەست کەوتووە پلیستیشن 5 لە کوردستان و لە هەموو جیهان نرخی دێتە خوارێ. خۆشەویستانم من لە رادیۆ کوردستان 24 لەگەڵتانم، لە سۆشەڵ میدیای کوردستان 24 لەگەڵتانم، هەروەها لە چەناڵی یوتیوبی ژیریش بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانم بەرنامەی پۆدکاست. لەو ئەڵلقەیەوە تاوەکو زۆربەی ئەڵلقەکانی دیکەشمان هاوڕێیەکی خۆشەویستی خۆم کاکە ئاری لە رادیۆ کوردستان 24 لەگەڵمان دەبیتن لە بۆ باسکردنی و بابەتانە وەروە بێکەوە مناقەشەیەکی خۆشی دروست دەکەین لەسەر بابەتەکان هەندێک پرسیار دەکەم. کاکە ئاریجان خۆت بناسێنە بە بینەران و بیسەرانی بەرنامەی بەژیری. سڵاو کاکەژیر، لاشی سپاس دەکەم، خۆشحاڵم پێش هەموو شتێک. هیوادارین بابەتی خۆش بێکەوە باسکەین ئینشاءڵڵا بەبێ ڕسمیاتیش بەبێ ڕسمیات هەوڵ بدەین بابەتەکانمان خۆشکەین و باسی هەندێک بابەت دەکەین بۆ چوونی کاکە ئاری وەردەگرین لەسەر بابەتەکان. وەروە دەمێت بۆ چوونی ئێوەی خۆشەویستیش وەرگرن. ئێوە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 066 210 24 89 066 210 24 88 بە تەلەفۆن بەشداری بکەن، قسەی بکەن لەسەر ئەو بابەتانی کە دامان ناوەستەوەرەکان و دەتوانە ڕێگەی کۆمنتیش لە ناو چەناڵی یوتیوبی ژیر کۆمنت بنووسن تاوەکو بۆ چونتان بخوێنمەوە. وەروە لە کۆتایی بەرنامەش پرسیار وەڵامیش دەبیتن، هەر پرسیارەکان هەبی وەڵامتان دەدەمەوە. خۆشەویستانم بادەست پێ بکەین بە تەوەری یەکەمین بەرنامەکەمان، ئەویش بە باسی ئەوە بکەین ئایا لە سین چ ڕوویدایە، بۆچی ئافرەتێک لە سین داوای ئایفۆن 12 پرۆماکسی کردیە نزیکەی 15 وەرەقەی پێداواتە 1500 دلاری پێدایە کەچی ئەو بۆکسەی لە بۆی هاتیە شربەتی ئەپلی تێدا بووە، شربەتی سێوی تێدا بووە لە جیاتی ئەوەی ئایفۆنی تێدابی. ئەو بابەتە لە هەفتەی ڕابردوو لە چەندین گۆڤاری جیاواز لە چەندین ماڵپەڕی جیاواز بڵاو کرایەوە کەوە ئافرەتێک لە سین 1500 دلار ئایفۆن پرۆماکسەی کڕێت 12 پرۆماکس کە ئاخری ئایفۆنە و بێژنی وە بزانم 512 گیگابایتەکەشی کڕی بوو. ڕەنگەکەشی شینە ئەو مۆبایلێک کە داوای کردێ لە شەریکی ئەپلیش داوای کردیواتە لە ناو کۆمپانیای ئەپڵ لە ڕێگەی چۆن دەڵێ ماڵپەڕی ئەپڵەوە ئۆردەری کردیە کە گەیشتە دەستی ئەو بۆکسەی تێدا ئەو بۆکسی کردیتەوە سوپرایز شربەتەکی سێوی تێدا لە زیاتی وی ئەپلی تێدا، یعنی لە زیاتی وی کە ئایفۆنەکە تێداوە شربەتەکی ئەپلی تێدا بە کوردیەکەی جام لەبەرچە
خۆی جارە باسی ئەوی بکەین چۆن مرۆڤ فێڵ لێ دەکرێت لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕاستی ئەو مشکلیە من وەکو خۆم جارێک داوای پێڵاوەکم کرد بوو لە ئۆنلاین پێڵاوەکە بەحساب ڕەنجی لەبایە شینێکی یعنی چۆن دڵ نیلێکی تۆخ بە وەبزانم لە باشووری عێراق بوو وەبزانم لای بەسڕ ئەو جیانە بە ئەو پەیجەکە دروستیان کرد بوو لە بۆیان ناردم نرخەکەشی وڵای بزانم 35,000 شتێکی لە بابەتە بوو ئای لە بۆیان ناردم لە جیاتی ڕەنجی ڕەشبی ڕەنگەی سپی بوو هەمان پێڵاویش نەبوو ئەسڵم داوای پێڵاوم کرد بوو کاڵی تێدا بوو جا تەلەفۆن لە کابرا کردوتم کاکە جا عەرەبیش بووم عەرەبیەکەش نازانم بە تا قسەکەم کاکە تو ئەو داوای چم کرێت لە بۆم ناتێت کاکە داوای لێبوردن دەکەی نۆشتانە نزیکی یەک بانجی خیان ئێستاش چاوم بە پێڵاوی نەکات پێت وایە سایشم پێ ناکەوتەوە پێت وایە ئاری پێت وایە شت داواکردن ئۆنلاین مەترسی هەیەیاننا بەجددی لەبەرەوەی ئەتو تەمەشا دەکەی زۆربەی پەجەکان ڕستمی نینە یان هەنە شتێ ئەو هەیە ئەتو ناکرێت شتێک بە خۆ تاقی نەکەیەوە نازانێت کووە کو نییە ئەوە شتەکی وەکو بڵێ ئەلکترۆنیات نییە بڵێ یەک کۆیەک دەکات دوو خلاص ئەگەری فێڵکردن زۆرە ناوانە قالبی بچوک بی ئەمە زۆر جا پێڵای لێ بەدەکەین دوو لە ڕووی هەمووان دەرێ ئەوە قالبی بچووکە نفسی ژمارەشە نفسی ئەو لەوانێت پەنجەک مرتاح نەبین ئەو کێشانە دروست حتمەن جا ئەوەی سەرنج ڕاکێشە هاوڕێیان داواکردنی ئەو ئایفۆنەی ئەو کەسێک کە ئەو ئیشەی کردیە چۆن دەڵێ ئایفۆنەکەی بردیە خۆ دەزیتی شربەتەکی ئەپلی لۆدانەیە یعنی نەچۆ شربەتەکی هەناری لە بۆ دابنێ شربەتەکی ئەپل لۆدایە لەبەر لۆگۆی کۆمپانیا ئەپل بگومان سێوە چۆ شربەتەکی ئەپلی لە بۆ دانایە پاکەتەکەش جا من ئەو ڕسمە لێکوانە کوالتی بچووکە بەڵام من بە کوالتیشی گەورە ئەگەبێت و سەیری بکەن بەخۆی ئەو مەقالەی لە ناو ماڵپەڕی دەسەن هەیە دەتوان ئەگە دواتر هەست دەکەن بڕۆن تەمەشای بکەن تەمەشایکی پاکەتەکەی بکەی ئەو پاکەتە هەمان ئەو پاکەتێک کە کۆمپانیای ئەپل لە بۆ خەڵکی دەینێری مەسەن ئەگەر توێت و ئایفۆنێک یان ماکێک یا هەشتێک لە ئەو ڕێگەی ئۆنلاین داوا بکەیت ئەپل بۆ پاکەتی لە بۆ دێنی واتە دەستکاری پاکەتەکەیان نەکردێت چیان کردیە پاکەتەکەیان کردیتەوە جا بەپێی ئەو لێکدانەوانە بی کە لە ئۆنلاین هەیە دەڵێن ئەو کەسێک کە دلیڤەریەکەی کردیە ئەو مۆبایلەکەی دەرهینەیە بە هەمان قیاسی ئەو مۆبایلەی پاکەتەشی هینایە کە شربەتی سێوی تێدایە بە هەمان قیاس نە گەورەتر نە بچووکتر لە شوێنی دانایە و لە بۆ ئافرەتە سینەکەی چووەکەوە لە ماڵێش سەیری کردیە سوپرایس $1500 بێک شربەتی سێودا ئەجام ئەو ئافرەتە قسەی کرد ئەو ئافرەتە لە بۆ ماپەری دەسان قسەی کردی دەڵێ من داوام لە کۆمپانیا ئەپل کردی کە بزانم کێشەکە چییە لە بەرچە ئەو ئیشە ڕوویدا داوا لە ئەپل دەکە بگومان داوای حەق خۆیت $1500 بە شربەتی ئەپل دەی معقول نییە داوای کردێکەوە ئایفۆنەکەی لە بۆ بنێرن شەرکی ئەپل دەڵێتە ئەپل بە فەرمی ڕاگەیاندە دەڵێ کاکە ئەمە ئایفۆنمان لە بۆ تو ناردی دەکەم ئایفۆن ڕۆیشتی هیچ مشکلەمان نییە شرکەی ئەپل دەڕێ قسە لەگەڵ ئەو کەسان ئەو کۆمپانیای بکە نازم نای کۆمپانیاکە سینیە پێم نەخینراوە قسە لەگەڵ کۆمپانیا بکە کە دلیڤەریەکەیان کردی یەک لەوانە یەک لەو کارمەندەکانیوان ئەو ویشەی کردێ ئاری پێ دوایە ئەپل پێویستە پارەی ئەو ئافرەتەی بداتەوە یانش حکوومەت دەبی تعویزی بکاتەوە لێرکوانە حکوومەت نازانم چ ڕۆڵەشی هەیە مەسەلە حکوومەت نییە مەسەلە ئەوەیە تو ئەو کۆمپانیایە تا چەند محتەریفە تا چەند ئەوەیە تا چەند ئەتو ئەو کەسی دلیڤەری دەێری تا چەند سیقە جێی متمانە ئەوەیە ئەو کۆمپانیایە مەسەلە ئەوەیە ئەپل خۆی ئەو کۆمپانیای هەڵبژاردێتەوە ئێستا دەبی ئەپل تعویزی ئەوە بکاتەوە لەسەر ئەپڵ چکە بەدەست نەگەیشتە لە دوای لە هەموو جێگایەک کە تو ئۆردەر دەگاتە دەستی ئیمزا و مۆر و ناڵام زۆر شتێ دەیکەی کە بەدەستم گەیشتە ئیمزایەکە ناکرێت بگومان دیتیتمان هەمومان لە هیچ نەبی لە فیلم دیتمان کە ئێستا کە تەماشای دەکاتن شەربەت خۆشە جا کۆمپانیای ئەپل هەرچەندە من بۆ چوونەکەم هەیە لەبەر ئەپل دەوێت مۆزوعی لە خۆی دوور خاتەوە لەبەرەوەیەکەوە ئەپل ناوێ ئەو ترسە لەکە خەڵکی دروست بکە بڵێگە بێت و مۆبایلێکتان لە بۆ بنێرین شربەتی ئەپل دەسی لە زیاتی مۆبایلەکەی کابرا $1500 پێدایە $1500 تۆ $1500 لە ڕێگەی ئۆنلاین بە شتێک بدەیت بەڵام ئیمن یەک لە کۆمەنیستی ئەپل دەتوانێت قەرەبی بکاتەوە بەڵام ئەوانەی خۆمان کاکشیر وەک پێڵاوەکەی تۆ لێدێت مەسەلەکە چییە ئەم نمونەی پێڵاوەکەم دەوتی هیناوەکەوە داواکردن شت لە ئۆنلاینی جێی سخی نییە من زۆر شت لە ئۆنلاین داوا دەکەم ئەسێستا و فانێک لەبەر ماوە لە ئۆنلاین داوام کردێ لەبەر لە ئۆنلاین داوا دەکەم لەبەرەوەی بەردەوام مۆدیلی نوێ لە ئۆنلاین دادرێت بەڵام لە بەواسطەی کەرەنتینی لە ساڵی ڕابردووە زۆر شت بە زەحمەت دەگاتە مەسەن وڵاتەکان بۆ هەرێمی کوردستان جلوبەرێک زۆر بە کەمی دێەوە ماوەی لەبەرەوەی کەرەنتینە زۆر وڵاتی شت ناگات بۆیەش زەحمەت دەگاتێت ئەوە ستۆری چیرۆکی ژمارە یەکمان بۆ هاوڕێن ئەویژەوە بووکەوە لە زیاتی ئایفۆنێکی 15 وەرەقەیی ئافرەتێک لە سین
یەک شربەتی سێوی بەدەستگەیشتیە و کۆپانیا پلیش خۆی بێبەری کردێ دەڵی خەتایەکە لەمە نێمە ئایفۆنەکەمان نردێ ئیدی دەگەڕێتەوە سەر ئەو کەسێکەوە نردیتین جا ئێستا لێکۆڵینەوەی پۆلیس پێ کاتیە ئەو نەفرە بدۆزنەوە زین چۆن ئەو کاری کردیە و لەبەر چ کردیتی بێگومان لەبەوەی کردی کە مۆبایلێک 15 وەرەقەی لە سین زۆرە بە پارەی سین 15 وەرەقەی 1000 زۆرە لەبەرەوەی سین دراوەکەی نازانم چەندی دۆلارە بەس پێم وابی دیناری عێراقیش لە سین بەنرختر هێشتا سین لە چاو لەبەرەوەی ئەمریکا لێ ناگەڕێ ئەوبزانام کێشەیەکی وایان هەیە ئەمریکا لێ ناگەڕێ پارەی سینی نیمی بەڵام 15 وەرەقە لە سین پارەکی یەکجار زۆرە خۆشەویستان دێنە سەر تەوەری دووەممان ئەویش بابەتێکی لەوەی خۆشترە تەوەری دووەمم ئەوڕۆ باسی کاک بیل گەیتسی دەکەین مامۆستای گەورەی هەموو تەکنەلۆژیای بیل گەیتس ئەگەر ئەو کەسانی بیل گەیتسی ناناسن خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت ئێستا بەڕێوەبەری گشتینی لە مایکرۆسۆفتی چۆن دەڵی سەرۆکەی فەخریە واتە لە دوورەوە چاوی لە کۆمپانیای مایکرۆسۆفت بۆ خۆستا پێ ئەوە نەمایە بەڕێوەبەر نەمایە ئیسراحەت ینی چۆن دەڵی خاننشین بووە بیل گەیتس کاتی خۆی کۆمپانیای مایکرۆسۆفتی دامەزران دەشزانکەوە ویندۆزی دروست کردیە کە بەناوبانگترین سیستەمی کۆمپیوتەرە لە هەموو جیهان و تاوەکو چەند ساڵی ڕابردوش ئەو پیاوە دەوڵەمەندترین پیاوی جیهان بۆ تەنیا ئێستا تقریبا دوو کەسە پێشکەتەوە یەکیان جێف بێزۆزە سەرۆکی کۆمپانیای ئامازۆن ئەویش دیلیڤەریە لەگەڵ ئیلۆن مەسک کە خاوەنی کۆمپانیای تێسلا و سپەیسێکس ئەو دوو کەسە لە پێشین ئەگەران پێشتر ئەو ژمارە یەک بوو زۆرترین پارەی بۆ بزانم ئێستا حالیان ئەو پیاوە 380 ملیارد دلار پارەی هەیە لەو 380 ملیارد دلارش ئەبزانم 150 بە پارەی کاش هەیە لە بانکی 150 ملیارد دلار بە کاش خەیاڵێ زۆر خەیاڵێ زۆر خۆشە پارێک یەکجار زۆرە یەکجار زۆری هەیە پیاوە جا لە کوردستان قسەیەکەیە دەڵێن ئەو کەسانێکەوە باری داراییان باش بی ئایفۆن دەکڕێت زۆربەی خەڵک وا بیر دەکاتەوە کە باری داراییت باش بوو دەچی خەڵک وا بیر دەکاتەوە بەگشتی بەڵام وەرە پیاوەی دێنین کە سێم ئێستاحالێن سێم دەوڵەمەندترین پیاوە لە هەموو جیهان دەڵێ ئەندروید باشتر لە ئایفۆنی من ئایفۆنیش بەکارناینم پێت وایە ئاری پێت وایە ئەوە کاریگەری چیە کاریگەری ئەوەیەکەوە مایکرۆسۆفت دوژمنایەتی ئەپڵ دەکە مەسەلە ئەوە نییە تو هەر بە خۆت تەمەشاکە لەوانێت لە خێزانەکەی خۆت یەکێک ئەندرویدی زۆر پێ باشتر بی لە ئایفۆن هەر کەسە و بەکارهێنەر لەگەر کامیان مرتاح بوو مامەڵەی باش بوو ئەوە بەکاردێنی مەسەلەوەیان بەس ئەوەی وەکو خۆچی لێاتە ئیتر ئەمە هەر دابش بوونە سەر دووبەرەی ئەندروید یان ئایفۆن iOS یان ئەندروید ئاخر ئێستا مەسەلەن ئێستا تەمشە قسەکە تەواوە لە کوردستان لە هەموو دنیای خەڵکی ئاسایی بەپێی خولیای خۆی بەپێی بەکارێنان وەرەوە سەریش مەسەلەن ئێستا دەتوانێت مۆبایلێکی ئەندرویدی بکڕی بە 400 دلاری هەمە مواصفاتی ئایفۆنێکی هەیە زۆر باشتر زۆر باشتر لە زۆر ڕۆ باشتر زۆر ئێستاش مەسەلەن ئێستا من بخۆم بەکارنەری ئایفۆنیشم دەزانم کەوا مەسەلەن گالاکسی S21 زۆر لە ئایفۆن 12 باشترە بەس ئایا بەرگەگرتن و تەمەندرێژی مەسەلەکە تەمەندرێژیە بیل گەیتس با ستۆریەکە چیرۆکەتان تێبگەێنم کە بیل گەیتس لە چی ئەو قسەی کردیە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ئەپەک بڵاو بوونە ناو سۆشەڵ میدیای بە ناوی کلەب هاوس ئەپێکی زۆر سنووردارە چۆنە کلەب هاوس ئەپێکە تۆ لە ڕێگەی ئەو داخلی ئەپەکە دەبی چەند کەسە گروپیان پێکینە یعنی ئەو وەکو فەیسبوک نییە خەڵک پۆستی کردی ئەو شتانە نییە گروپاتە هەموو گروپن هەر گروپە و خەڵک تەنیا بە شێوەی دەنگ قسە دەکەن واتە مایکرۆفۆن دایمەکرایتەوە خەڵک قسە دەکەن سەر بابەتەکە مەسەلەن بابەتی تەکنۆلۆژیە 20 کەس لەناو گروپەکە پێکەوە قسە دەکەن مناقەشەی تەکنۆلۆژی دەکەن ئەو ئەپی کلەب هاوسە ئەو ئەپە جارێ تەنیا لەسەر iOS بەردەستە واتە لەسەر ئایفۆنی بەردەستە بەس لەسەر ئەندرویدی بەردەست نییە زۆربەی ئەپەکان وانە مەسەلەن کاتی خۆی من لە بیرمە ئینستاگرام کاتی خۆی کە هات یەکەم جار لەسەر ئایفۆنی بەردەست بوو بە بێتا بە تاقیکاری دوای هات سەر ئەندرویدی زۆربەی ئەپەکان وانە کەم جار لەسەر iOS بەردەست دەبن دوایان سەر ئایفۆن ئێستا باسی هۆش دەکەم کە هۆکارەکە چییە جا ئەو ئەپە کلەب هاوس تەنیا لەسەر ئایفۆنی بەردەست ئێستا بەس iOS بەردەستە بیل گەیتس لەناو ئەو ئەپەی مناقەشەشیان دروست کرد لەسەر ئەندروید و ئایفۆنی یعنی ئەندروید و iOS لەوێندەر بیل گەیتس لایان پرسی بوو خەڵک لایان پرسی بوو ئایا تو کامت پێ باشترە کامە بەکاردێنی ئەویش وتی بووی من ئەندرویدم پێ باشترە لە iOS و خۆشم ئەندروید بەکاردێنم جا کە ئەو شتە لە تویتەری ترند بوو خەڵک دەڵێن باشتر کاک بیل گەیتس یەک دەقە ئەتو دەرێ ئەو ئەپە تەنیا لەسەر ئایفۆنی بەردەستە جارێ کووە تۆ قسەی دەکەی کە وێشتە ئایفۆنی بەکارێن جا بیل گەیتس جوابی وەشی داوە بیل گەیتس وتی من ئایفۆنم هەر هەیە
ئایشم هەیە ئەندرویدشم هەیە بەڵام ئەندرویدەکەم پێ باشتر لە ئایفۆنەکە یعنی بەخوا ئەویش هەر ئایفۆن بەڵام کێشەکە چییە بە بڕای من بە بڕای من ئەوەیەکەوە بیل گەیتس لەبەرەوەی خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت وەکو دەزانین مایکرۆسۆفت گەورەترین کە ئێستا نا بەڵام پێشترێک گەورەترین ڕکابەری چێ بوو ئەپڵ بوو لە بواری کۆمپیوتەر مثلا کۆمپیوتەری ماکمان هەبوو کۆمپیوتەری ویندۆزمان هەبوو یەکەم کۆمپیوتەر کە دروست کرا وەکو سیستەمێک کە کار بکەم کێشەی نەبیتن ماک بوو دوای ویندۆز دروست بوو منافەسەکە دوای ویندۆز زۆر بە پێش ماکەوە ئێستاش ویندۆز لە پێش ماچکەتێ لە هەموو دنیای ویندۆز بەکاردێ تاکتاکە خەڵک ماچی بەکاردێنی جا قسەش زۆر هەیە دەڵێن مەسەلە گرانیەکە شتی نرخەکەشی نرخەکەی ئەوەشە مەسەلەکە ئەوەی مەسەن تۆ دەتوانانی دێڵ بکڕی HP بکڕی دەتوانی زۆر کۆمپانیا جیاواز بکڕی ویندۆز دەسە دابنێ بەڵام ئەگە ماچی بەکار دەبی ئللا کۆمپیوتەرەکەشت ماکبی ئازتان سیستەمی ماک بەکاربێنی ئەوەیە کێشەکەم بیل گەیتس ئەم بیل گەیتسم زۆر خۆش دەوێت هاوڕێیان یعنی یەکێکە لە مێنتۆرەکانم کە لە ڕێگەی ئۆنلاین شتی دەی فێرمن قسەکان یەکە جێب دێ قسەکانی بەڕاستی ئەو کابرایە ینی چۆن دەڵێ هێزت پێدەدا لە کاتی ئەوەی مەسەلەن بتوێ مەسەلەن زۆر زیاد بیرۆکەیەک هەیە بەڵام تەماشای دەوروبەری خۆ دەکەی کەس گرنگی بە بیرۆکەی تو نادا جا لەو کاتانە زۆر پێویستە تۆ گوێ لە کەسی سەرکەوتوو بگری مەسەلەن یەکەشی بیل گەیتس یا کاتی خۆی ستیڤ جۆبز بوو یان ئێستا ئیلۆن مەسکە یان جێف بەیزۆز ئەو کەسە گەورانە کە سەرکەوتنی گەوریان بەرزنیە لە هەموو دنیاە جا ئەگەر بێت و کەسێکی وەکو بیل گەیتس قسەیەکی وا بکە بێگومان کاردانەوەی گەوری دروست دەبێت لە هەموو دنیا بیل گەیتس کەسێکی ئاسایی نییە بیل گەیتس سێم دەوڵەمەندترین پیاوە لە هەموو دنیاە و تاوەکو ئێستاش کەس بەقەدر بیل گەیتسی ناسناوی دەوڵەمەندی بەرز نەهێنا یعنی زۆرترین ماوەی ڕقم یەک بوو لە هەموو دنیا لە ساڵی وەبزانم 2002 یان 2003 هەتا 2016 یان 15 دەوڵەمەندترین پیاوی جیهان بوو یەکجار زۆرە بۆچی لە دەوڵەمەندی جیهانی ژنما و پیاوە لە ڕقم یەک نما پارەکەی خۆی هەموو کردە کاری خێری بەتابەتی لە ئەفریقای یعنی پیاوەکی باشە وەکو لە مرۆڤایەتی و ویندۆزشی دروست کردی یعنی ئێستا ئەگەر ویندۆز نەبایە ئێستا مە قسەمانە دەکرد بەو شێوازە یعنی ئەو کابرا زۆر شتی گۆڕیان بەڵام هێشتا ئەو کابرا هێشتا هەر کابری ئەپڵ دەکە کە پێم باشە یعنی ئینسان پێم وایە ئەگەر تو مەبدە کتەبی مەسەلەن تۆ کەیفت بە شتێک نییە حەزت لێ نییە باشە باش نییە ئەو لەوانەیەکێکی باش بنیانەکەی خراپی کە تو باوەڕت بە شتێک نەبوو هەتا دنیا مادەی بڵێ باوەڕم پێینی ئەگە باوەڕت پێ پێویست قسەی خۆت بگۆڕی بەڵام لە هەمان کاتیشدا تۆ ئەپێک بەکار بینی بەنای کلب هاوس لەسەر ئایفۆنی تەنیا لەسەر ئایفۆنی بەدەستا لێندەر بڵێ ئەندروید باشترە جێگەی پرسیار هەرزلامان کاتیشدا یەک شت هەیە ئەتوو کە باشترینت پێنیە لە چاو ئەپڵی ئەوە هەندێک شتیزار هەوڵی دە موبایل دروستکە کات خۆی بینیمە ها ویندۆز فۆنمان هەبوو شکستیەنە هەتا ئێستاش هەوڵ دە موبایل دروست بکە بەڵام ئاخیرەکەی وازینە ئێستا موبایلێکی نوێی دێتن ئەو ساڵ یان ساڵچکە بەناوی ویندۆز فۆن ئەوە دەکرێتەوە دوو پارچێ ئەندرویدی دەگە بەکارنەوە تا سیستەمی مایکرۆسۆفت تێدانێت تەنیا پارچەکەی مایکرۆسۆفت ئەوەش بۆچوونی من بوو لەسەر قسەکانی بیل گەیتسی کە دەڵێ ئەندروید لە ئایفۆن باشترەوە پێم وایە هۆکارەکە هەر دەگەڕێتەوە سەرەوەی کەوە ڕکابەریکردن هەیە لە ناو مایکرۆسۆفت و ئەپڵی بێگومان ئەوە چێشەکەیە بینە سەر تەوەری سێمی بەرنامەکەم ئەویش بە باسی ئەو بکەین کە ڕاستێکی دیکەی قورئانی پیرۆست لە ناو زانست سەلمێنرا ئەوەیان بابەتێکی خۆشە و قسە هەڵگرە بەڵام بابەت تەوەرمان زۆرە بۆیش دەبی بە کورتی قسە لەسەر بکەم نابێت زۆر درێژیکەمەوە بەڵام شتێکی هاوڕێیان هەمومان بۆ چوونی جیاوازمان هەیە لەسەر ئاین لەسەر سیاست لەسەر کۆمەلگا لەسەر ڕەگەز لەسەر زۆر شت هەممە بۆ چوون جیاوازمان هەیە بۆیان کەس بە بڕیار لەسەر ئەو یەکتر نەدەین بیرروباوەڕی یەکتر نەدەین ئەگەر لە بیرتانبی یەک لە بیرتانبی چەند زۆبەتان ئێستا لە قوتابخانانە تەڵەبەنە زۆبەتان قوتابینە و ئەو کەسێک کە خوێندنیشی تەواو کردیە ئەو بابەتەی خوێندووە کاتی خۆی کە کابراایك هەبوو زانایەکە تا سەرژێک کرد زانای بەناوبانکان بەنای داروینی ئەو کابرا پێی وابووکەوە بەشەر لەس دروست بووە لە مەیمونی دروست بووە و تاوەکو ێستاش ئەو بیردۆزەی داروینی لە زۆر زانکۆی گەورەی جیهان دەخوێندرێ بۆ نمونە ئەو کەسانی کە دەستنە ناو ناسای 1970 باوەڕیان وایە کە بەشەر لە مەیمونی دروست بووە کە ناسا بەرزترین شوێنە لە بۆ علم لە هەموو جیهان کە دەستنە هەفتەی ڕابردوو سیارەیان ناردەسە مەریخی وێنیان لە مەریخی گرتێ ناریانەوە سەر زەوی لە فەیسبووکی پۆستیان کردیان لە سۆشڵ میدیا عنیەوە علمێکی یەکجار زۆر پێشکەوتوە بەڵام هەر باوەڕیان بەوەی هەیە کەوا بەشەر لە مەیمونی دروست بووە جا بۆچی ئەو بابەتە باز دەکەم هاوڕێیان زانکۆی کامبریج بەشی بەریتانیەکەی و لە بەشی بەریتانیەکەی
وەلقی ئەمریکیەکەی هەردووچیان هەفتەی ڕابردوو لێکۆڵنەوەیان کردیان دەڵێ مرۆڤی نیاردەتاڵ ئەم مرۆڤ نیاردەتاڵمان خوێندووە دەڵێن لاشکەوتشانە دەرهەبووە شوێنەواریان دۆزیوەتەوە کاتی خۆی کوردستان مرۆڤ نیاردەتاڵ مرۆڤ ینی زۆرە نەک زۆر هەم مرۆڤن مرۆڤێکی زۆ کۆنن مێژویان بۆ 40,000 ساڵ پێشستا دەگەڕێتەوە هەندێک دەڵێن 100,000 بەڵام زۆربەی زانایەکان دەڵێن 40,000 ساڵ پێشستا کە لە کوردستانی شوێنەواریان دۆزراوەتەوە مرۆڤ نیاردەتاڵ زانایەکان تاوەکو ئێستاش پێیان وایە کەوا مرۆڤ نیاردەتاڵ نەیتوانیوە قسە بکە دەڵێن مرۆڤ نیاردەتاڵ نەیتوانێت قسە بکات وتیان لەبەرەوەی مرۆڤ لە مەیمونی دروست بووە نەیتوانیوە لە قۆناغی نیاردەتاڵی نەیتوانیوە قسە بکە تەنیا بە وەکو مەیمونە بە دەنگ بە سپێ دەڵێت بە هەوا قسەیان کردێ بەڵام لەبەر شەو قسەیان کردی دەڵێن کەلەی سەری گوێی لەگەڵ نمتی ئەوەی دەنجی قورجی لە دروست نەبە بە تەواوەتی وا بیریان دەکردەوە بەڵام ئەو لێکۆڵنەوە زانستە نوێ دەڵێ مرۆڤی نیاردەتاڵ گوێی وەکو گوێ مرۆڤی ئێستاە دەویشی وەکو دەوی مرۆڤی ئێستا بووە قسەشیان کردووە ئەگە بە پێ ئەو زانستەبی دەری قسەیان کردووە توانیوانە قسە بکەن جا بۆچی دەڵێن بۆچی لە ئێستا زۆر ماپەڕ ئەگەر لە ئینتەرنێت مەسەلەن شت بخوێنەوە زۆر ماپەڵ دەڵێن معجزەیەکی دیکە قورئان سەلمێنرا لەوە سەو قسەیە دەکرێن لەبەرەوەی دوو بیر و باوەڕی جیاوازێ نەک تەنیا قورئان یعنی ئینجیلیش یعنی هەموو دینە ئاسمانیەکان دەڵێن مرۆڤ دروست بووە مرۆڤ گەشەی نەسەندووە پەری نەسەندوە دروست بووە بە تەواوەتی توانێت قسەی بکە دەڵێن ناوەکانی هەموو زانیوە ئەو شتێکی زانیوە جا زانایەکان دەڵێن مرۆڤ پەرەی سەندووە قورئان دەڵێ یان ئینجیلیان هەر ئاینەشی ئاسمانی دەڵێ مرۆڤ بە تەواوەتی پێگەیشت بە پێگەیشتی هاتە سەر زەوی مەزبوط بوو هەموو شتێکی زانیوە بۆیە دەڵێن ئێستا زۆر زانای ئاینی هەیە نەک تەنیا ئیسلامی بەڵکو ئاینی بە گشتی ئاینی ئاسمانیەکان دەڵێن ئەوە معنی ئەوە معجزەیەکی دیکەی ئاینە ئاسمانیەکانە سەلمەندرایەکەوە بەشەر قسەی کردیە لەوتی دروست بووە ئەو معجزەیەکی دیکەیە زانایەکان دەڵێن بەشەر قسەی نەکردیە بەشەر لە ماوەی 300,000 ساڵ ڕابردوو سەبتوانیتی قسە بکە کە لە ناو چیاکان هاتیینە خوارێ توانیا قسە بکە بەڵام پێ ئەو بەڵگەی زانستە نوێبی دەڵێن بەشە قسەی کردووە لەو کاتیش زمانیان هەبووە تێگەیشتنیان هەبووە لەبەرەوەی گوێیان هەبووە وەکومە و پەردەی گوێیان هەبووە چکە پەردەی گوێ ئەگەر مەسەرەوانەی تۆزێک زانستیان خوێن دەزان پەردەی گوێ هاوسەنجی مرۆڤ ڕادەکەی لە دەربڕینی هەوا لە دەرێ بۆ هینانە ژوورەوەش تەوازن ڕادەکەی جا ئەو زانایانە ئێستا حالیان دەیسەلمێن زانایەکان موسڵمانینەها ئەو زانایانەی کەوا ئەو مەسەلەن ئەو توێژینەوەیان کردی ئەو لێکۆڵینەوەیان کردی موسڵمان نینە لە کامبرێجن لە بریتانیای و بەشەشیان لە ئەمریکای هەردووچیان پێکەوە گەیشتنەوە قەناعەتێکەوە دەڵێن مرۆڤ نیاردەتاڵ قسەی کردووە واتە پەرەی نەسەندووە جا پەرەسەندن چۆنە داروین دەڵێت داروین دەڵێ مرۆڤ لە ماوەیەکی یەکجار زۆر پێش دەکەوی دسمی دەگۆڕێ دەڵێ مەیمون بوو دواتر بۆ نیاردەتاڵ لە نیاردەتاڵی سابسە وەکومەی لێ هاتیە شێوەی گۆڕدرایە بە پێی قۆناغەکانی گۆڕانیشی فێری ئەو بۆکەوە قورجی بەکاربینی قسە بکە جا ئەگەر بێت و ئەمە ئەو بەپێی ئەو لێکۆڵینەوە زانستی بیتن کە ئەگە مرۆڤ لەو سەردەمی قسەی کرد ئێستا قسەی کردی کەواتە مرۆڤ پەرە ناسێنی وەکو خۆیتی کەواتە ئەوەی دەسەلمێنیکەوە لە ئاینە ئاسمانیەکان چەند لەمێژە دەڵێن مرۆڤ بە تەواوەتی هاتە سەر زەوی واتە نیاردەتاڵ ڕاز نییە بەس عەقڵی ئینسانی دەگۆڕێ بالضبط يعني ئاینە ئاسمانیەکان دەڵێن مرۆڤ تەنیا بیر و ڕای دەگۆڕێ جەستە هەر وەکو جەستەی خۆیتی ڕاستە شتێک هەیە تەماشا شتێکی ڕاستە دەڵێن مرۆڤی پێشتر باڵایان بەرزتر بووە لە مرۆڤی ئێستا قەبارەیان گەورەتر بووە ئەوە دەگەڕێتەوە سەر لەبەرەوەی کەش و هەوای زەوی ئۆکسزیینی زەوی لە کەمبوونەوەیە کاتێک کە ئۆکسزیین کەم دەبتەوە بەژن و باڵای هەموو شتەچێ هەتا داریش لە بچوک بوونەوەیە تاوەکو خۆی بگونجێنی ئەوە گۆڕان نییە ئەوە عامە مۆرم لە کاتی خۆی داینەسوور هەبووە بەڵام ئێستا هیچ زەبەلاحمان نمایە زەبەلاحترین شتمان چی ئێستا زەڕافەیە لەگەڵ فیل ئەرە دوو زەبەلاحن شتی زەبەلاحمان نماوە ڕاستە داینەسوورەکان بە نێزیەکێک مردینەوە شتانە ئەوە لە ئاینی ئاسمانی جۆشتە باسکرێ بەڵام بەگشتی هەموو شتێک لە قەبارە بچوو مەسەلەن لە ئاینە ئاسمانیەکانیش لەناو ئینجیل لەناو قورئانیش هەیە دەڵێ مەسەلەن حەزرەتی نوح پێغەمبەر نوح سڵای خوای لەسەر بی بەڵای بەرز بووە زۆر بەرز بووە تەمەنیشی درێژ بووە بەڵام ئەو شتانە لە بچوک بوونەوەنە لە کەمبوونەوەنە بەهۆی ئەوەی کەوا کەشوهەوا پیسە و عنی ئەو شتانە دەگۆڕدرێ ئینجا مرۆڤ دەگۆڕدرێ نەک مرۆڤ خۆی دەگۆڕێ چکە داروین دەڵێ مرۆڤ لەبەرەوەی تاوەکو ڕزگاری بی لە ژیان خۆی گۆڕیە لەناو ئاوێ بووە هاتە سەر زەوی خشۆک بووە بەڵام پێویستی بە ئەوەی هەبووە مەسەن سێوەی هەبووە لێ کاتەوە هەوڵی دەیە قەبارەی بەرز بیتەوە دەستی درێژ بووە تاوەکو شت لێ بکاتەوە ئەوە بۆ چوونی داروین بووە جا ئەوە نوێترین
زانستە و فەرمیشە ئەوەش لە ماڵپەڕی دەسەن هەیە دەتوانم بچێن بیخوێننەوە کەوا زانایەکان مسلمانی ژنین مەسیحی ژنین بەڵکو ئەیثس پێیان دەوتری ئەو کەسانی کە باوەڕیان بە هیچ شتێک نییە بێدینەکان باوەڕیان بە هیچ دینێک نییە تەنیا باوەڕیان بە زانست هەیە ئەو شتانێک کە بە بەڵگەیە بەڵام ئەو قسەیەش دەکەن دەڵێن نیاردەتاڵ قسەیان کردووە وەکو ئێمە بووینەوەتە و نیاردتەڵانی لە ئەشکەوتشانەدەش دۆزراینەوە قسەیان کردیە بەڵام زمان قسەیان کردێت لە زار پێشتام کەس نازانێت خوا دەزانێت. خۆشەویستان ئەوە تەوەری سێمی بەرنامەکەمان بوو بینە سەر تەوەری چوارەممان زۆر سەرنجاکێشە لەبەرەوەی ماوەیەکی یەکجار زۆرە دەمەوێت قسە لەسەر بۆلیوودی بکەم بەڵام ئەو دەرفەتەم لە بۆ نەرەخسەیە باسی بۆلیوود بکەم. بۆلیوود مەبەستمان لە سینەمای هیندستانە سینەمای هیندیە هۆلیوود سینەمای ئەمریکیە وەروا سینەمای چینیشمان هەیە زۆر ناخۆشە بڵێ سینەمای سینی زۆری زعادە لە بۆم نایە لەسەر ئەو سینەمای سینیە شتێکمە بیراتەوە سەف شەش بووم ئاری لەسەر خەڵک هەندێک لیلیان هەست سین و چین و چینی بەخۆی بە کوردی ڕسمیەکەی خۆمان زمانی فەرمی کە لە تەلەڤیزیۆن مەسەن بەکار دەڵێن چینی بەڵام زمانی ڕۆژانەمان دەڵێن سینی مەسەلە سینیەکەەوە بزانام لە ئەوەیەوە هاتیە لە عەرەبیەوە چاینا بەخۆی چاینا ئینگلیزیەکە ئەمە دەڵێن چینی بەڵام سینیەکەشمان کردە سینی هەستنی هەبەجدی بووتە سینی جا ئەوشتەش خۆشمە براتەوە لەسەرەوە پێش بسمە ناو بۆلیوود لاسای هۆلیوود دەکاتەوە شتێکەیە سەفی شەش بووم لە قوتابخانەی ڕزگاری بووم لە هەولێر مامۆستایەکی فیزیامان هەبوو ڕۆژێک باسی سنی هەیە سنی ئاریانە بیتمە سنی هەبووی سینیەکان زەردن شتێکی لێرە دەی دەنگەکی لێوە دێ ئەوە کو زەنگی ئاگادارکردنەوە ئەو شتانە بزەبت جا ئەو ڕۆژی باسی شەپۆلی دەنجی دەکرد مامۆستای کە لە بیر ناکەم مامۆستای ئەو مۆزوعی باسی شەپۆلی دەنجی دەکرد کەوا چۆن لە ئەو سنیانە دەردەچیتن زۆرترین خەڵک گوێ لێ دەبوو ئەو کاتی وەکو زەنجی ئاگادارکردنەوە بەکاراتیە جابش پرسیارێکمە بڵێ مامۆستا دەستم بن کرد مامۆستا پرسیارێکمە گوتی هەستەژی هەستان گوتم مامۆستا سنیەکان کاتی خۆی هاوا گوت یەک دقیقە ڕاست چ دەرێت گوتم سنیەکان گوت سنیەکان چێکاک سنیەکان زۆر ناخۆشە دەزەوچی مۆستەر لاتێ بەری چینی سینیەکان یان سینیەکان پێکەوە ناگوتێ زۆری ئاجە یان بری سینەمای چینیەکان ئۆکێ بۆلیوود لاسای هۆلیوود دەکاتەوە لە شتێکی نوێ ئەو خەبەرە جارێ بابزانین باسیستەکە هەر یەکە لە ئەکتەرەکان سەلمان خان شارۆخان و وەروەها ئەکشای کومار هەرسێکیان ئەکتەری بەناو بانگن بە تایبەتی لە کوردستان هەوادارێکی یەکجار زۆریان هەیە بێگومان ئێستانگۆ لە کۆمنتی جەماعەتی کۆمنتی زۆربەی فیلمەکانی و کابرایانەتان بینیوە دایانەوێ و لەگەڵ ستودیۆکان ڕێککەتینە جیهانی یونیڤەرس دروستکەوە جیهان دروستکان مەسەڵەن ها چۆن ئایرۆنمانمان هەیە و مەسەڵەن ئایرۆنمانمان هەیە فۆرمان هەیە هەموو پێکەوە لە فیلمی ئەڤێنجەرز هەموو پێکەوەنە بەڵام فیلمی جیاوازیان هەیە دایانەوێ هەماشە دروستکە لە هیندستان مەسەڵەن شارۆخان فیلمەکی هەیە سەلمان خان فیلمەکی هەیە پەیوەندیان بێکەوە نییە بەڵام دایانەوێ هەردوو کاراکتەری بنێنەوە یەک فیلمی جیهانێک دروست بکەن کە عەلەسەس لەو جیهانەی هەموو ئەکتەرەکان تێدا دەژین هەموو ئەوکان بوونیان هەیە جا بەپێی ئەو قسانەبی کە ئێستا حالیان هەیە دەڵێن سێ جۆر جیهان دروست دەکەنە ناو بۆلیوود جیهانەکیان ترسناکە مەسەڵەن فیلمەکانی کۆنجرینگ ئەگە بینیوتانە فیلمی ئانابێل هەیە بووکەڵەکە لەگەڵ فیلمەکانی کۆنجرینگ هەموو پێکەوەنە شەش فیلمن بەڵام هەموو یەک جیهانە واتە پەیوەندیان بێکەوە هەیە دایانەوێ شتێکی لەو بابەتی دروستکەن لە هیندستان ترسناک و سێ فیلمیشان هەڵبژاردووە سەرەتاوە ئیش ئێستا دەکەن جیهانەکی پۆلیس دروست دەکەن ئێستا فیلمی هیندی زۆربەی پۆلیسە کەسە کتەیە لە پۆلیسی هەڵدەستەوە لەو گۆڕەی هێز و توانایەکی هەیە بە سمێڵی پۆلیسەکە بەرز دەکاتەوە بە سیارەوە فڕێداتە هەوای بە ئاردی دەکەوی کابرای پۆلیسەکە بتە فیلم بە خۆشی سینە بەس دشەکە جێلێ دەبی دژ لەسەر بابەتەشتە چ خۆشم هەیە کاتی خۆی ئەمە دۆبلێر بووم دۆبلاژم دەکرد دۆبلاژی فیلمی هیندی و ئەمریکی و ئەوانم دەکرد بەزمی ڕاجەمان ئەو بەزمە جا دیمەنەکە بوو دیمەناری کات خۆی لە فەیسبوک زۆر بڵاوکرایەوە کابرایەک پۆلیسێک لەسەر بۆنیتی سیارەی دانیشتیە کابرایەکە لەسەر بۆنی سیارەکەی دانیشتە پۆلیسەکە لاقی درێژ کردیە کڵاوەکەی خۆی گرتیە سیارەکە لە 200 دەڕوە زۆر سریعە یعنی بە دوو نازم خراپەکارش کەت نچیە زۆر تیژ دەڕوە جێگەش گردە بەرز و نزم دەبتەوە کابرا لەسەر بۆنیتی دانیشتیەوە سیارەکە بەرز دەبتە دەفڕی لە هەوای
کابرا لەسەر بۆنی پۆلیسەکە لەسەر بۆنی سیارەکەی دانیشتە بەعاردی دەکەوی نەفەرەکان هەموو لە ناو دەبە بە دەمانسەی هەر لەسەر بۆنی سیارەکەی دانیشتە کراوەکەی خۆی گرتیا نە بەردەبتەوە نە دەجوو لێ هیچی دنێ جێگە ئاسکرێم شانوی ناوای جا ئەوە پۆلیسی هندی بەڕاستی مهم لە فیلمەکە هندیەکان بەڕاستی یعنی ئەگە سوپەر هیرۆ دروست بکرێ ئەوانە هەمویان سوپەر هیرۆ یان زۆر بە قووەت بوون برێ بەهێز بوون یانی شیت بالضبط ئێستا من بابم زۆر حەزی لە فیلمی کۆنی هندیە ئامیتا بابەچان و دارەماندرا و ئەوانە فیلمە کۆنەکان جا ڕەشیم بابم تەماشا فیلمەشی دەکرد والله ناوی چی بخوایە ناوی فیلمەکەی لە بیرە چکە ئەمیتا باچان بوو ناوی فیلمەکەی زەنجیرە وەزام شتی لە بابەتەیە زەنجیرە بزانم ئەمیتای تێدایە لە فیلمەکەی ئەمیتا ئەزرازم زەنجیرە یان فیلمەچکەیە ئەمیتا دوو دەوری هەیە یەکەچیان پۆلیسە یەکەچیان کەسێکی ئاساییە لە پۆلیسەکەی زۆر بە قوتەکەشی چییە شەقەچی لە یەکەشی دەدا 6 متر فڕی دەدا ئەمەش فکرم دەکردم گو باش ڕاستە کابرا سوپەرمانە ئەگە سوپەرمانی عادیە نۆرمالە ئەت سوپەرمانی زۆر تەبیعی سوپەرمان هێزەشی زۆری هەیە لە هەسارش کە ڕاهاتیە یان باتمانی تەکنۆلۆژیاجی بەقوت پێیان یان سپایدەرمانی هێزەکەتیە لە بەرەوەی مەسەرەن داپیرۆسکە پێی وەدای ئەوان نۆرمالە دازاڵەکە پێی وەدای نۆرمالە بەڵام کەسێکی وەکو مەسەرەن پۆلیسێکی ئاسایی و هێزتوانایەکی هینایە ناسانم جا هندستان ئەوە فیلمی پۆلیسمان باس کرد ئەوانش دایانە بکەنە دنیایەک چەند ئەکتەرێکی تێدا ئی سێمیان هەتا ئێستا بزەبت ئاشا نەکریا بەڵام پێم وایە کۆمیدی دەبیتن ئەکشی کوماری تێدا ئەکشی کوماری زۆر فیلمەکانی کۆمیدیە دایانەوێت جیهانێکی دروست بکەن چەندین ئەکتەری جیاواز تێدابی کۆمیدی پێ لە هەموو لایەنەکانیش دەکاش کۆمار لە هەموو بە زیاتر کۆمیدیەکە فیلمی ڕۆستەمی ئەوکانێکی زۆر فیلمی جوانیشی هەیە ئەو فیلمی یەک لە فیلمە باشەکانی ئەکشی کوماری پێم وابی فیلمی کوێتە ئەوە لەسەر کوێت دروست کرایە ئەوەی فیلمێکی جوانە ئەمن لە یەک لە فیلمەکان دەنجی ئەوم هەبوو دەنجی وڵی وە بزانم فاخیری نەوی دەنجی ئەکشی کوماری و ئەکشی کومار وڵی وە بزانم یەک زاد دایانە من دەنجی ئەکشی کوماری کاتی خۆی جان دەنجی لە ئەکشی کوماری نابی نازان کۆمیدی قسەی بکەی وتم برام زۆر زدیمە وتیان کاکە نابێت لاکو تم باشە برام لایەندا جا بۆلیوود دەوێت لاسای هۆلیوود بکاتەوە لە دروستکردنی جیهانی تێکەڵ چەندین ئەکتەری جیاواز بخاتە ناو یەک دنیای ئەوە لەبیرم کرد سایلێتی بکەم دنیایەکی جیاواز چۆن دەڵێ دنیایەکی هاوبەش پێک بێنن مەسەرەن لەوانەیە لە فیلمەکی مەسەرەن شارۆخانی کارکتەری مەسە سەلمان خان لە فیلمەکە کە ڕۆڵی جێڕا پەیدابی مەسەن دوو فیلمی جیاوازن بەڵام هەمان کارکتەر بێتە ناو فیلمەکەی شارۆخانی سەلمان خان و شارۆخان بێکەوە تیمێک دروست بکەن کردوار خۆم ئەو فیلمی هندیە ئەو فیلمی هندی جا شتێکی باشە یا خودنام لە کۆتایی ئەو لایڤ ستریمێ بۆ چوونی خۆتان بنووسن کۆمنتەکانی ئێوەش دەخوێنمەوە بینە سەر تەوەری پێنجەمی بەرنامەکەمان تەواری پێنجەمی شەم سەرنجڕاکێشە یەک دەڵێ یەک لە کۆمنت تازە نووسی بژێت ستواردێ ڕۆ ئەومە ئاوای دەخۆی بڵێن وڵا کاکە بریانی خواردێ بخۆی ئەدێوەکەیکە یەقیز گۆشت لەگەڵ بینە سەر تەوەری پێنجەممان باسیەوە دەکەین باسی لاساییکردنەوەش کە دەکەین ئەو ڕۆ باسیەوە دەکەینکەوە ئەپی تەلەگرام دەیەوێت لاسایی سناپچات بکاتەوە تەلەگرام دەزانینکەوە زۆرترین کەس کە قەنەعەتی پێ هەبی لە دروستکردنی بابەتی مەسەلەن تۆزە پارێزراوبی لە شوێنێک بڵای کاتە تەلەگرام بڵای دەکات بەر تەلەگرام زۆر پارێزراوە ڕکلامەکە وایە کە زۆر پارێزرا لەبەر ئەپەچە ڕووسیە ئەمریکی چێکان یاخۆ CIA بە تایبەتی لەگەڵ FBI باسانی دەستیان پێی ناگە بۆ ناسناوی پارێزراوترین ئەپلیکیشنی پێدرایە لە هەموو دنیاە تەلەگرام بڕیارە و یاخود بەتەمایە شتێکی لەو بابەتە ئەنجام داتن کە وەکو سناپچات نامەی کە دەنێری لە پاش مودەیەکی دیارکرا و کاتێک دیارکرا نامەکە بسڕێتەوە مەسەلەن من و ئاری قسەی دەکەن لە تەلەگرامی دەتوانم چاتەکەی من و ئاری وەختی لە بۆ دابنێن بڵێم لە پاش 10 دقیقە هەموو نامەکەی بسڕەوە وەکو ڤایبەری شێتی ئەجا بەخۆی ئەو شتە زیاتر سناپچات هەیە بوو کاتی خۆ سناپچات ناساندی کە تو نامەکە دەنار داهاتی دەری یەکسەر نەدەما تەلەگرام دەیە شتێکی لەو بابەتەش دابنێ ئەو لە گروپەکان میمان دە گروپێ مەسەرەن پشتای گروپەک تێتانە دەتوێت قسە چی بکەی ئێستا قسەکەم دوای نەمینێتەوە لەسەر
لەسەر بەڵگا لەسەر نەبتە بەڵگا بۆ لەگە برادر شتێک دەکەی لەوانەیە دکتور ڕەبن هەندە قسەی پێ بڵ دوای پەشیمان بیەوە قسەکەی پێ دەڵێ بەڵام کە دێ دەرێ قسەکە نمە کابرا لایەن سارفتەوە استفادەی هەیە لەو شتە قسەش دەگۆڕێ بەبیری نەمای نەفسی قسەکەیەوە بزەوت شت دەگۆڕێ خۆشەویستان بۆ کەسانی لە لایڤ ستریمی چەناڵی ژی سەیرمان دەکەن تکات دەکەم ڤیدیۆەکەم بۆ لایکەن تاوەکو ئەکتیڤ ڤیدیۆکە بەس زۆرترین کە سوودی لێ وەربگرێ لایکی ڤیدیۆ تکایە لەبیر نەکەن جام شتێکی باشە بە بڕای من ئەگەر بێت تەلەگرام شتە زیاد بکە ئەمن زیاتر حەز دەکەم مەسنجەر زیادی کە بەڕاستی تەلەگرام هەموو خەڵک ڕۆژان تەلەگرامی بەکار نانی دەبە مەسجی بەڵام مەسنجەری فەیسبوکی بەڕاستی کارەساتە ینی پارێزراو نییە یەک دوو زۆر بە ئاسانیش داتایەکە دەتوانێت ببردرێ داتایەکە لەوانەیە عشکرا بکرێ بۆیە ئاگاداری خۆتان بن مەسنجەر جێگەی بڵاوکردنەوەی هەموو شتێک نییە گروپی مەسنجەر جێ بڵاوکردنەوەی هەموو شتێک نییە ئاگاداری خۆتان بن ئەگەر حەستان کرد بابەتی مەسەن تەنیا خۆت و برادەکەت بزانی تەنیا تەلەگرام بەکاریان تەلەگرام بەکاربینن یانیش ئەپەیش سیگنەڵ هەیە ئەویش زۆر باش نیە ئەپەچی بەڵام تەلەگرام زۆر سەلامەتە دەبە دروستکرد سکوێریتی شتانشی زۆر باشە خۆشەویستان دێنە سەر تەوەری شەشەممان تەوەری شەشەمیشم باسی فیلمی گۆدزیلا ڤرسس کۆنگ دەکەین ئەگەر متابعی سینەما دەکەن یا متابعی بابەتی فیلم و زنجیرەی تەلەڤیزیۆنی دەکەن دەزانکەوە فیلمی گۆدزیلا بەرامبەر کۆنگ یا گۆدزیلا ڤرسس کۆنگ بەڕێوەیە بزانم کۆتایی مانجی سێش بڵاو دەکردم 28 سێ گۆدزیلا بەرامبەر کۆنگ دوو ئیملاقی گەورەی سینەمانە دوو کاکتەری زۆر گەورەنە گۆدزیلا ژاپۆنیە کۆنگ ئەمریکیە شەڕێکی گەورە ڕوودەدە ناو فیلمی ئەو فیلمەش وەکو تازە مەسەلەکەی هۆلیوود و بۆلیوودی فیلمێکی یونیڤەرسەوە تا هاو بەش پێکراوە گۆدزیلا فیلمی تایبەت بەخۆی هەیە کۆنجش فیلمی تایبەت بەخۆی هەیە بەڵام لینکن ئەو دوو فیلمە لەو فیلمەی لەگەڵ یەکتری بەشەڕ دێن جام کاتێکە ترێلەرەکەمان بینی ترێلەرەکەمان بینی یەکسەر هەموو خەڵک بیر لەوەی کردەوە گوتیان کاکە هەردوو ئەکتەر هەردوو نەرمەکتەر هەردوو کارکتەر خەڵ خۆشی دەوێت ستودیۆکە لێ ناگەڕێ کەچیانە سەیەکەچیان زاڵ بەڵام خەڵک وا بیری دەکردەوە تعادل لە بێشەڕە یەکسان دەبن کەس ناباتەوە هەردووشیان یەک دەگرن تاوەکو خراپە کارشکە ناو بن خەڵک وا بیری دەکردەوە بەڵام ستودیۆی وەرنە برادرز بە تایبەتی دەرهێنەری ئەو فیلمی ڕاگەیان کەوا نەخێر براوەکمان دەبی واتە تەنیا لە بۆ ئەوەی بەشەڕنیان یەکتر بگرن دوای لە یەکەشکە ناو بم پێکەوە شتیوانە بەشەڕ دێن و یەکە چیش دەباتەوە جا یەکسەر ئینتەرنێت مێشی لەدەستدا مەسەن تویتەر ئەم زۆر متابعی تویتەر و فەیسبوک دەکەم گروپەکان کاتێک شتێکی وا بڵاو دەکردەوە یەکسەر خەڵک دەرێکاکە وڵی ئەوە دەباتەوە دەرێ ئەوە دەباتەوە ئێستا بۆچوونی خۆمش لەسەر ئەو بابەتی دەبم کە چێ دەباتەوە و بۆچی پێم وایە چیانیان دەبنەوە بەڵام جا لە کۆمنت لە ئێوە دەپرسم ئایا پێتان وایە کۆنگ دەباتەوە یان گۆدزیلا دەباتەوە لەو شەڕی لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن من پێم وایە کۆنگ دەباتەوە لەبەرچم لەبەرەوەی ئەگەر سەیری فیلمی گۆدزیلا بکەین بەش یەکەمی گۆدزیلا تەنیا نای گۆدزیلایە بەشی دووەم و سێمی تقریبان وای نیشان دەدرێت تەنانەت بۆ بزان بەشی سێمیتی بەناوی گۆدزیلا King of the Monsters واتە پاشای هەموو درڕندەکان گۆدزیلا کۆنگ ئەمە کاتی خۆی بە کینگ کۆنگ دەمان ناسی چکە فیلمەکە و بەناوی کینگ کۆنگ کاتی خۆی کە ساڵی 2006 هەفتە بڵاو بۆ ئەو وەختی خەڵک خۆشی دەویست کۆنگ کە مەیمونە گەورەکە لە ناو دارستانەکەی کچەکە دەستە کچە عاشقی کچەکەی دەبیتن بزان چێ دەباتەوە ئەبزان چێ دەباتەوە کۆمنتی بنووسن تکایە بنووسن چێ دەباتەوە من حەز دەکەم وەکو حەزی خۆم حەز دەکەم گۆدزیلا باتەوە من گۆدزیلام خۆشم دەوێت لە کۆنجی بەڵام من پێم وایە کۆنگ دەباتەوە لەبەرچ کۆنگ دەباتەوە هەتاوەکو ئێستا بە کۆنجی ناڵێن کینگ کۆنگ لەو فیلمە نوێیانە تەنیا دەرێن کۆنگ پێم وایە گۆدزیلا پێ دەڵێن King of the Monsters واتە پاشای هەموو درڕندەکانی دیکەیە پێم وایە کۆنگ لەو فیلمە لە گۆدزیلای دەباتەوە ناسناوەکەی دەنە کۆنجی فیلمەکمان لە بۆ دوستەی بناوی کینگ کۆنگ دووبارە کینگ کۆنگ کاتی خۆی فیلمەکمان چەندی فیلمە هەو بناوی کینگ کۆنگ من وەک خۆم حەز دەکەم گۆدزیلا باتەوە چۆ گۆدزیلا کارکتەرێکی یەکجار سەنجڕە چێشم کۆنجشم خۆش دێ بەڵام کۆنگ بەو دەرەجەی خۆشەویست نێرە کە خەڵکیش بە تایبەتی زیاتر خەڵک گۆدزیلای خۆش دەوێت لە کۆنجی لەبەرەوەی کارکتەری ژاپۆنیە هەموو دنیا ژاپۆنیەکانی خۆش دەوێت کارکتەری نازداریان هەیە تەنانەت عەدنان لینە ژاپۆنیە زۆربەی زۆری ئەنیمەیشنەکان ئانیمەیەکان کارتونەکان چیرۆکەکەیان هەمووی ژاپۆنیە ژاپۆن دروستکردنی کارکتەری ژمارەیەکن
کەت بخۆ چ ئاسیلی هاتێ بە دیار گۆشت قورآن ئاوی گەل زۆر دەخۆمەوە بن پێم وایە کۆنگ دەباتەوە زیاتریش لەبەر ئەوەی تیانکەوە کۆنگ ئەمریکیە کاراکتەرێکی ئەمریکیە فیلمەکەش ئەمریکیە ستۆدیۆکەش ئەمریکیە باوەڕ ناکەم لێ بگەڕێن گۆتزیلا ببتەوە پاشای هەموو پاشایەکان لەسەر کاراکتەر ئەمریکیەکان واتە ئەوەش تۆزێک ئەوەیە هەیە ینی ئەو چۆن دەڵێ و چێبڕچێ و منافەسی هەیەکەوە بیانەوێ ئەوە لەسەرەوەی زاڵکەن ئەوەی لەسەوەی زاڵکەن هیوادارم گۆتزیلا باتەوە بەڵام من پێم وایە کۆنگ دەباتەوە ناویشێ دەنێن کینگ کۆنگ دەکەنە کینگ کۆنگ پاشا کۆنگ هیوادارم فیلمێک بیتن کەەوە هەمومان بەدڵمان بووبی زۆربەتان دەڵێن گاتزیلا لە کۆمنت یەکێکی نووسی یاری کینگ کۆنگ بەڵێ یاری کینگ کۆنگ زۆر بەناوبانگ لەسەر پلیستیشن 2 من ئەو یاریەم زۆر کردووە تەنانەت دەبڵام هەفتەی ڕابردوش چەند کاژمێرێکی خۆم پێدا بەسەر برد کورد کردو کۆمنتێکی جوای نووسێ دەڵێ ئەی مێگا گاتزیلا بێگومان دەنگۆ هەیەکەوە مێگا گاتزیلا ژەنە ئەو فیلمەی هەبی بەڵام ئەو شەڕەی کینگ کۆنگ و گاتزیلا یەکەچیان دەبنەوە ئەوە فەرمیە خۆشەویستان دەینە سەر کۆتا تەوەری ئەو ڕۆمان ئەویش تەوەرەکی بێگومان سەرنجاتشەوە زۆر بەشتان چاوەڕوانی ئەو خەبەرە دەکەن کەوا کەی پلیستیشن 5 نرخی هەرزان دەبی تاوەکو بیکڕن ولا بەرچە تاوەکو سەر هەرزان نەبووە بابین بەیستراحەت باسی بکەین من لە بەرنامەی سفرێک ژیری چناڵی بەکەم زۆر باسی بابەتە دەکەم بەڵام لەبەرەوەی کاتەکەمان لەوێ کەمە تەنیا 20 خولەکم هەیە ناتوانم زۆر لەسەر بابەتێک درێژ قسە بکەم بەڵام ئێستا کاتمان هەیە دەتوانی زۆر قسە بکەین و دەتوانم زۆر بێشتەکانتان پێ بڵم کە هۆکارەکان چیەکە لە بەرچ تاوەکو ئێستا پلیستیشن 5 نرخی هەرگرانە و لە بەرچە لە کوردستان بە تایبەتیش وەروە لە هەموو دنیای چکە بەڕاستی هاوڕێیان زۆر تەنانە بیرکەنەوە برین وڵی بەس لە کوردستان نرخی پلیستیشن 5 سەوە 850 دلار نازم 850 860 دلار نرخی هێشتا بەرزە لە هەموو دنیای هۆی هاوڕێیان بەراورد یعنی ئێستا من پرسییم لە ئەمریکا ئێستا حالیە نرخی پلیستیشن 5 لەبەر پلیستیشن 5 بەردەست نییە لە ناو دوکانەکان بچی بیکڕی دەبی ئۆنلاین ئۆردەریکەی لە ئۆنلاین کە ئۆردەریش دەکەی نییە کسە خلاص دەبی واتە نامینێ دەستی دوو خەڵکە کریتی بەڵام نەیکردەوە دەیفرۆشتەوە هەمووی 900 دلار بەسەرەوە تا لە کوردستان زۆر لە کوردستان خێرزانترە لە زۆر وڵاتی ئەوروپی ئێستا بەردەستە بەڵام لە وڵاتانە ژمارەیان کەمە بۆ نمونەگە بازرگانێک بیوێ بچی پلیستیشن 5 بکریتن لە ئەوروپای دەبی چەندین وڵاتی بکە ئەگە بتوانین 400-500 دانە کۆکاتەوە لەبەرەوەی خەڵک نایفرۆشی دوکانەکان بخۆیان نایفرۆشن لەبەرەوەی لە خۆیان بەردەستبی لە بۆ خەڵکی خۆیان ئەگە دەستی دوش بکڕیەوە بەڵام بەنەشکاوی نەک بەشکای بەنەشکاوی بکڕیەوە هەگران دەدەنێ لەبەرەوەی بنوێتی بەرست ناکەوی کابرا زیاتی 500 دلاری دەڵێ 800 دلار تۆش بە 50-60 دلاری تاوەکو دەگاتەوە کوردستان 900 دلار دەیفرۆشی 850 دلار دەیفرۆشیەوە بە باسی ئەوە بکەن کەی پلیستیشن 5 دێتە خوارێ سەرۆکی ئەمریکای جۆ بایدن ئیدارەی سەرۆکی ئەمریکای سەرۆکە نوێیەکەی ئەمریکای بە فەرمی لێکۆڵینەوە لەو بابەتی دەکەن کەشتێکی یەکدا سەرنجاتێشە ببینی سەرۆکەکی گەورەی ئەمریکای بێ باسی پلیستیشنی بکە لەگە ئەکسبۆکسی بڵێ لۆ نرخیان گرانە لۆ هەرزان ناکرێت لێکۆڵینەوە دەکەین چارەسەریشی دەکەین جا ئاری پێ دوایە کەی لە کوردستان لەناو حکوومەتیان لە شوێنێک ئەو ڕۆژە دەبینینکەوە باسی پلیستیشن بکرێت باسی گەیمەرانی کوردستان بکرێتەوە بڵێ لە کوردستان بۆ نرخی گرانە و حەز دەکەن گەیمەران هەیەیان بی و پێ دوای ڕۆژە ببینین زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام بە خۆمان دەزانین وجدانمان ناجوڵێ بەڵام خەڵکی خۆمان ئەتو دەبێ ڕەحمەت لە دڵبی دەینی نەک بابەتی یاری و چتی واش ئەتو 10 دلار دەنی 50 دلار دەفرۆشیەوە وای ڕقابە و وای چاودێری پێویستە بەڕاستی من زۆربەتان نەزان کەوا من کاتێککە پلیستیشن 5ەکەی خۆم کڕیەوە لە یوتیوبیش ڤیدیۆکەم بڵاو کردەوە من زۆر گران کڕێم یعنی 2 قات سعری خۆی کڕێم زیاتریش 2 قات زیاتریش پارەم پێدا لەبەر چش بوو لەبەرەوەی ئەمە ڕۆژان منوسم بواری ڤیدیۆ گەیم تەکنۆلۆژیاشتانە وتم با هەم بین و بە قسەی لەسەر بکەم و ببینم تاقیکەمەوە بەس ئینشاڵڵا دەمانبی ئینشاڵڵا دەمانبی سەرۆکی ئەمریکای جۆ بایدن ئیدارەکەی خۆی ئێستا لێکۆڵینەوە دەکەن لەسەرەوەی کە بۆچی پلیستیشن 5 بۆ شێوازە خود ئەکسبۆکسیش بۆ شێوازە بەردەست لە هەموو دنیاە و پێم وایبی هەموو دنیا دەزانی گەیمەران زان لە بەرهەم نایە لەبەرەوەی کەوا CPUەکەی چیپسێتەکەی بەرهەم نایە کۆمپانیای AMD دەڵێ کێشەمان لە بەرهەمێنانی CPUەکەی هەیە پرۆسەرەکەی هەیە پرۆسەرەکەی زەحمەت دروست دەکرێت
جا لەبەر چ زەحمەتیش دروست دەکرد لەبەرەوەی کەوا کۆمپانیای ئەمدی چاوەڕێی نەدەکرد ئەو ژمارەیە گەورەی خەڵک داوای کۆنسۆڵی نوێ بکە داوای پلیستیشن 5 بکە داوای یعنی دایان نابوو 5 میلیۆنی دروست بکەن لە ماوەی 4 مانجی کەسی توانیان 5 میلیۆنەکە دروست بکەن هەر 5 میلیۆنیش کۆتایی پێات هەم پلیستیشن هەم Xbox کۆتایی پێات بەڵام چاوەڕێ نەدەکرد خەڵک لەوەی زیاتر داوا بکە ئەو دایان نابوو 5 میلیۆنەش 3 میلیۆنی فرۆشە نەکرد 5 میلیۆنی فرۆشە بەڵام بە فەرمی دەزاین ئێستا دەزاینکەوە پلیستیشن 5 وەروە Xboxیش لە هەموو دنیاە ژمارەیان کەم و خەڵکی ئەگزاژۆتە بەداوەتی پلیستیشن 5 کێشە گەورەکە من لە کوردستان من زۆر دەچمە بازاڕی هەولێر و لە سلێمانیش دەپرسم لە دهۆچی زۆر جار دەپرسم زانم نرخیان چەندە ئێستا حالیان Xbox Series X کە گەورەترین Xbox باشنی Xbox نرخی $650 ینی گران نەبوو زۆر $150 خستە سەرێن $50 حەقی هینانەوەیە ئۆکیە $50 قازانج بە $650 فرۆشتێ Xbox بەڵام پلیستیشن 5 هەتا 2 هەفتە پێش ئێستا پرسیم نرخی هێشتا $900 بوو هەندێک دوکان هەیە هەندێک شوێن هەیە بە 750 ئەوانە دەیفرۆشن بەڵام بەگشتی ئەگە بتێ بچی بکڕە بازارێ $850-900 دەی پێ بدەی لەبەرەوەی ئەو کێشەی هەیە من لە هەموو ڤیدیۆکانیش خۆشم وتومە پێم وایە زۆربەی گەیمەرانی کوردستان پێویستە Xbox بکڕن یعنی ئیشتان بە پلیستیشن 5 نییە بۆ نرخی گرانەی ئێستا دەڵێمان ناڵم داهاتوو کە نرخی هەرزان بووە بۆ $500 پێم وایە نرخی گونجا بەڵام ئەگە تو ئێستا حەز دێ کۆنسۆڵی نوێ بکڕی پێم وایە Xbox هەڵبژێری لەبەر نرخی هەرزانە هەموو یاریەکانیشت لەوێ هەیە هیچ کێشەیەکی واشت نییە بەس دەگەڕێتە یاری تایبەتی سۆنێ ئەو یاریە تایبەتانە ئێستا حالیان شتێکی وەمان نییە ساڵێکی دیکە کۆتایی و ساڵێکە یاری ناوازە دێن ئەو وەختیش سعی دێتە خوارێ سعی زۆر دێتە خوارێ خۆ چاوەڕێ ئەو شتێ دەکەی چی ئەوە چاوەڕێکەیە تا ئەم بخۆم نا ئەم بخۆم چاوەڕێ ناکەم گەیمەرانی شەروانە دەزانم وانە بەڵام زۆر زار لێم دەپرسن دەڵێن ژیر لۆ ئەوەندە باسی پلیستیشنی دەکەی لۆ ئەوەندە پێ دوای پلیستیشن باشتر نەخێت قەت نەبووتە پلیستیشن باشترە من دەڵێم ئێستا ئەگەر حەزت لە کۆنسۆڵێکی نوێ بچی بکڕی ناتی و پارێکی زۆر سەرم بکەی هەڵبژاردننی Xboxی گرینگە ینی گونجاوە تۆ Xbox Series X بە $650 دەکڕی هەمان یاری پلیستیشن 5 هەیە تەنانەت هێزشی زیاترە هێزی ڕووی گرافیکەوە هێزشی باشتر لە پلیستیشنی Xbox شتێکی واش نییە ناو پلیستیشنی ئێستا حالیان هیچ یاریێکی گەورەمان نییە مەسەلەی ئەندروید و ئەو مەسەلەیە لەسەر ئەندروید و iOSش فەیسبووکت هەر هەیە سناپچاتت هەر هەیە جیاوازی گەورەکە چییە جیاوازەکە تەنیا سیستەمەکەیە تۆزەک ئەپڵ سادەترە بەکارینانی و زۆربەی زاریش ئەپەکان لەسەر iOS یەکەم زار بەردەست دەبن لە زیاتی وە لەسەر ئەندروید بەردەست زۆربەی جار وایە بەس ئەو مەسەلەی ئەپلیکیشن و مەسەلی نازانم چوو لە ئەندرویدی زیاتر نییە بە ئەپلیکیشنی زیاترە شتێکی باشترشی ئەندروید دەتوانیت زۆربەی ئەو ئەپانێ بەپارە نە بە خۆڕای لە خۆ داڵۆندیان بکەیت شتێکی باشە کراک دەکرێت زۆر خەڵک بەکاردێنی بەس مەسەلەی سکریتێکی کامیان باش سکرتی تاوان ئەپڵ باشترە لەبەرەوەی داخراوە ئەندروید زۆر کراوەترە داخراوە لەوێ من حەزم لە شەڕە کۆنسۆڵ نییە بە هیچ شێوازە قەت داوا لە خەڵکی ناکەم کەوا بڵێن ئەندروید باشتر لە iOS یان iOS باشتر ئەندرویدی یان بڵێن پلیستیشن باشتر Xbox قەت حەزم لە بابەتانە نییە هەردووچیان دوو کۆنسۆڵی زۆر باشن وەکو خۆم پێم وایە ئەگەرە تو کەسێکی یاخود دەتەوێت کۆنسۆڵی لە بە منداڵەکە خۆت بکڕی مەسەلەن بۆ چەند هەفتێک پێش ئێستا هاوڕێکی نزیکی خۆم کە منداڵی هەیە وتی دەمەوێت کۆنسۆڵی نوێ لەوە بکڕم بە دیاری وتی نازانم پلیستیشنی لەبە بکڕم یان Xboxی لە بکڕم من پێم وتم بڕۆ Xbox Series X لەبە بکڕە وتی لۆ وتم پلیستیشن زۆر گرانترە Series X گەیم پاسی لەبە بکڕە لەگەڵی تاوە منداڵە کێشەی نابی گەیم پاس 100 یاری دەداتێ بە مانگانە بە چەندی بە $10 100 یاری یعنی ئاری یاری بە $100 دەوەسی لەسەر پلیستیشن بیاریەکان هەم بکڕی هەموو پاری تاو $10 $20 $30 لەسەر Xbox 100 یاری ناوازە دەداتێ مانگانە بە $10 100 یاری یعنی تو منداڵێک تەبی بتێ کۆنسۆڵی لەوە بکڕی Xboxش لەوە بکڕە لەگەڵ مانگانە $10 یان بە $100 بە $6 یەک سڵای لەبۆ دەکڕی تەواو کێشەت نەما نەجاتت دەبێت ئیشەکە زۆر ئاسانە بەپێی بەروارەکەش بی باسی بەروارەکەش بکەم بەپێی بەروارەکەبی دەنگۆیەکێکەوە 15 مانجی 7 کێشەی کۆنسۆڵ نامینێ کێشەی گرانی نرخ نامینێ کێشەکە عیلاج دەکرێتن ئەمریکا ژاپۆن چکە زۆر پارچەکان لە سینش دروست دەکرێت سینیش پێکەوە ئێستا عیندا هەمە هەنجیدان ئەو کێشەی چاشە دەکرێت واتە ئەو کەسانی کە پلیستیشنیان نەکڕیە یان Xboxیان نەکڕێت دایانەوێت بکڕن بەڵام بە سەرێکی هەرزان چاوەڕێ بکەن تاوەکو 15 هەفت
ئەوە دەنگۆیە ها فەرمی نییە بەڵام دەنگوەیە کە زۆر زۆر نزیکە لە ینی چەندین شوێن باسی کردی ئەگەر چەندین شوێن باس کرد کەواتە ئەسڵ ئەساسێکی هەیە 15 پێشبینی دەکرێت پلیستیشن 5 وەروە Xbox نرخیان لە نرخی ئەسڵی خۆیان کە نرخیان $500 هەردووچیان زۆر زۆر نزیک دەکرێتەوە و بەردەست دەبیتن لە هەموو دنیاە دەتوانێت بیکڕی بە نرخێکی نزیکەوە نرخەکەشی لەوانەیە ببتە $550 کە نرخێکی گونجا لە بمگەین واتە چاوەڕێ بکەن بۆ کەسانی کە نیان کڕیوە نانوێت پارێکی زۆر سەرف بکەن تکا دەکەم چاوەڕێ بکەن پەلەمەکان ئێستاش هەر کۆمنتێکتان هەیە هەر پرسیارێکتان هەیە لە کۆمنت بینوسن وەڵامتان دەدەمەوە ئەو سێ چاخولەکەی ماوانە کاکەژیر ئەگەر تەلەگرام بکەوێتە ژێر دەستی بەرنامەی نامێت پارێزان بەڵێ بێگومان منیش بۆیە باسم کرد پرسیارەکانتان بنووسن خۆشەویستان هەر پرسیارێکتان هەیە لەسەر هەر بابەتێک ئۆکێ بارەسێ بکەین چاوەڕێی فیلمێکی نوێی وەڵای فیلمی نوێ گۆدزیلا بەرامبەر کۆنجی بەنیازن لەگەڵ ئەوەش جەستس لیگە نوێیەکە کاکژی بەڕای خۆت پێ دوایەکەی PS5 سلیم دەردەچی وڵی پێم وانی ئەو ساڵ دەرچی ساڵی داهاتوو یان 2 ساڵی دیکە لەوانەیە ژیر ناوی فیلمە هیندیەکە چی ئەگە بابەست فیلمە کۆنەکەیە بیرماتەوە شاهین شا ناوی فیلمەکەی شاهین شای ئەمریکا ئەوە ئەمیتا باچانن دوو دەوری هەیە دەورەی پۆلیسە دەورەی ئەمیتایانی کەسێکی ئاساییە بەشە خۆی دەکاتە پۆلیس بە ڕۆژ نەفرەی ئاسایە جاوت شەقی دەئیساین دەدا لە مرۆڤەکی دەدا بە مەترفڕی زۆر سەرنجا چێژە مامە بە بڕای تۆ یاری تازەی نایتی دۆک چییە بێ پێم وایە ئەنچارتتە ئەنچارتی نوێیە مامەژی ئەکتەر کامە ئەکتەر بەلاوە چۆنە کە تێستا بێت دۆنیەن ئەگەر مەبەست ئەوەکەیە لە فیلمی ئایپیمان ناوازەیە بەڕاستی چاڕوان فیلمێکن بە زۆری وڵی بەنیازی حەز دەکەم گادزێلا ڤەرسس کۆنگ ببینم لەگەڵ فیلمی جەستس لیگە نوێیەکە هاوڕێیان تکا دەکەم ڵاکی ڤیدیۆ لە بیر نەکەن سبسکرایبی چناڵ بکەن زۆرمانمە بگەن 100 سبسکرایبش 89 10,000 مامەیە بەخۆش سپاس ممنون زۆر سپاس کاگاری GTA 6 دێتن دا 2023 چاوەڕوانی مەبن کاژیت هەواداری چ ئەکتەرێکی بۆلیوودی ئاساییە فیلمی هەوڵی باس بکرێت سفرێک ژیری باسی ناکەی وارێ لە باسی دەکەین لە بەرنامەی بەشگیری هاوڕێیان وەکو بەڵێنی پێدان گوتم بابەتی فیلم و سینەما و تەکنۆلۆژیاش دەخینە ناو یوتیوبەکەمان و وەروە بەرنامە بەشگیری دەگەڕێتە هەم پێکەوە تێکەڵ کرد بەرنامەیەکی ناوازانە بۆ دروستکردن هیوادارم بەدڵتان بوو بێ ئەکتەر وەکو خۆم دڵخوازترین ئەکتەری هیندی من سلمان خانە زۆر عاشقی فیلمەکانی سلمان خانی مە بەڕاستەندە فیلمی وە شارۆخانیش بە تایبەتی فیلمی وێروزارای پێم وایە کە لە باشنی فیلمە هیندیەکان تاوەکە سەر ژیان دەدیت بم هەموو ڕۆژ لە لایڤی هاوڕێیان بەرنامەی بەژیری تەنیا ڕۆژانی سێشەم هەیە کاژمێر چواری دوانیوەڕۆ ژیر یاری دەیزگەن ناکەی وڵڵاهی هەندێکم کردە بەڵام تاوام نەکردووە تەلەفۆن چۆن بکەین ژمارەکە لە شاشەکەی نووسێ ئەگەر بێت لە یوتیوب سەیرم دەکەین بە موبایلی لێ دەینی ڕقەمەکە لێ دەدەی تەلەفۆن دەکەی ئەم ژێر دەرێم سڵاو بەو شێت جوابت دەبەوە کاکژی بەڕای خۆت گادۆڤواری نوێ ساڵی داهاتوو دێتن پێم وایە بڕای خۆمە بۆکو بڕای من بەڵێ کاکژی یاری گادۆڤار بۆ Xbox دەبی ناوەڵە برا قەت چاوەڕێمەکە گادۆڤار بەستە Xbox قەت بە حیاتی نایبینیم کێشەی کڕۆس پلۆتفۆرم کێشەی کڕۆس پلاتفۆرممان هەیە لۆم نایڕ پلاتفۆرمم لۆ نایە وشی مەسەلەی سینەمای سینەکەی لێ هات مامەژیرکەی Xbox بکڕن کە نرخی بۆ چەند ئێستا حالیە نرخی 650 پێم وایە زۆر زۆر گونجا باوەڕ ناکەم لەوەی زیاتر بێتە خوارێ تاوەکوم 15 هەفتە باسم کرد ژیرکەی کەنجی PS5 Pro دێت دەردێ 3 ساڵێت کە لەوانەیە دەربارەی فیلمی سفرنۆ چی هەیە چیتی وڵی حەز دەکەم ببینم بەڵام تاوە کەسە فیلمەکەم نبینیوە پێگومان ڕۆژێکم سەیری دەکەم هەم بە ڤیدیۆ تایبەت خوێندنەوەی بۆ دەکەم هەم لەو بەرنامەیەش ئینشاڵڵا لە هەفتەی داهاتوو ئەگە بینیم باسی دەکەین پرسیاری کۆتایی یاری گۆست ئۆف سوشیما کەی دێتن یاری گۆست ئۆف سوشیما لە بەرەمێنانە بە فەرمی بەڵام ئاشکرا نەکرایە بەڵام نزام لە بەرەمێنان چکە پەرەپێدەرەکان زۆربیان فۆڵۆم کردنی لە تویتەری خەریکن لەوانێت 2023 24
PS1 بە چەندە PS1 PlayStation 1 من PlayStation 2 بە 35,000 کڕی ماوەکانی کە لە بازار لەوانەیە ئەویش بە دەوری 25,000 بیکڕی PlayStation 1 کلاسیک فقط PC وڵای ئەزەم PC شم هەیە هاوڕێیان کێشم نییە کاکژیر یاری کراک لەسەر PC باشە دابەزێنیە خراپ ئەگە پارەت نییە ئاساییە بۆنە مهم یاریەکە تاقیێتەوە ئەگە پارە حەز ناکەی پارە سەر بکەیان پارێکی باش لە بەردەست نییە تاقیکەوە کێشە لە بۆ دروست نای بە هیچ شێوازە توای ڕەشیکەیتەوە فۆرتنایت کەی دێتەوە بۆ iOS والله ئەوە برا مۆزوع زۆر دوور دێژە بەڵام هەفتەی داهاتوو لە پلانمان زیاتر باسی بابەتان بکەم کەی دێتەوە و بۆ نایەتەوە و بکەی دێت ئەگەر هاتەوە کەی دێتەوە ئەگەر نایەتەوەش لۆچ نایەتەوە بزەبدەوە مناقەشەی لەسەر دەکەین ئینشاءالله هەفتەی داهاتوو لە بەرنامەی بەژیری بەڕای تۆ مامەژیر ئەو نەوەیە Xbox دەیباتویان PS5 هاوڕێیان بردنەوە نمە نە PlayStation دەباتەوە نە Xbox دەباتەوە هەر یەکێکیان کە ببەنەوە تەلەفۆنمان هەیە زۆر زۆر باشە چێمان لەگەڵە کاک محەممەد کاک محەممەد سڵاو لەبێ کاکە محەممەد لە کوێوە پەیوەندیمان پێوەکەی چۆنی ئەحواڵی تۆ وڵا لە کەلارە خۆشەویستیمان هەیە بۆ هەموو دانیشتوانی کەلار سەلامەتی یاخۆ وڵی جارێکان پۆستێ بکردوتت یاری فیفا بەشداربووی کەمە و ناچی تو خۆت یاری فیفا کردووە من وتمە بەشداربووی کەمە نامن نەموتە بەشداربووی کەمە کێشەی هەیە کێشەی هەیە بەڵام ئێستا نا من کە دەرچووەم وت ینی کە ئەو هەفتەی کە بڵاوبەوە کێشەیەکی گڵیشی یەکجار زۆری هەبوو بەڵێ یاریەکەم هەیە کردومە فیفا 21 بەڵام لە خۆمان گروپ هەیە 18,000 میمبەرمان هەیە مەگەی لە ئۆنلاینەکەی فیفا ئالتیمەیت کوردستانە ناوی زۆر زۆر باشە ئەگەر بتوانی ئالتیمەتی وەگەی تاقیکەی تۆ پێم وایە بە دڵ کە من هەر یاریە کە دێ من زۆربەی جارێک کڕم من زۆربەی هەرە زۆر مەسەڵەن فیفا 21 هەفتەی یەکەمی کێشەیەکی یەکجار زۆری هەبوو گڵیشێ مەسەڵەن تۆ یاریزانی فیفای دەزانی گڵیچەکانی چۆنە وایە سەرەتایەکەی واموو دەگەر نایستا ئێستاش کێشەی گڵیچ تۆ کێشەی سکریپتی هەیە چکە من یاریکە دەکەم کێشەی سکریپتی هەیە گەیمەرە بەڵام بەگشتی ئێستا چارەسەر کراوە وەنرخی زۆر هەرزان وە ئێستا گەیمەرەگە کێشەی هەبوو لەگە گڵی کوشتانە دەتوانین بە نرخی چێرزانتر بیکڕین ئەی باش ئەتوانی لەگەڵ ڕەنجۆ یاریگەی لەبەرەوەی دەستکار زۆر چاکە و بڕگەیەکیشی داناوە ڕەنجۆ یوتیوبەرە بەڵێ ڕەنجۆ گۆستمان واللهی نەمبینیوە ئینشاءالله سەیری یەکەم ئێستا دوای بەرنامە سەیری یەکەم بۆ نە ڕەنجۆ خاوەن 200,000 سابسکرایبەر باشە دەست خۆش سەرچاوان کاکە محەممەد خۆشحاڵ بن کاکە محەممەد باسی فیفای کرد کەوا کات خۆی من وتو بووم پار بوو پار نەبوو وەڵام مەر ئەو ساڵ بوو ینی هەر 2020 بوو ساڵێک پێشەستا ناکاتن بدایەتەکەی وا بوو کێشەیەکی گەورەی هەبوو بەڵام کێشەکانی زۆربەی زۆری چارەسەر کرایە بڕیار جیجی دەنووسێ سەیری ئانەمێ دەکەی ئەگە مەبەستت ئانەمەی ژاپۆنیە چکۆم زار پێ دەڵێن ژیر ئەنیمیشن جیای لەگەڵ ئانەمێ دەزانم کاکە لەکنە من ئانەمێ ئەنیمیشنی ژاپۆنیە ئەنیمی ئەنیمیشنی ئەمریکیە کارتونیشمان هەیە ئەگە مەبەست ئانەمەی ژاپۆنیە ناوە سەیری ناکەم نەمبینیوە هیچ نەبییتوە بەڵام حەز دەکەم سەیری هەنتەر بکەم لەگەڵ ئەتاک ئۆف دە تایتنز ئینشاءالله خۆشەویستانم هاتمە کۆتایی بەرنامەی بەژیری ئەو ئەڵلقەیەشمان هیوادارم وەرزی نوێتان بەدڵ بووبین و هەفتانە کاژمێر چواری عەسر ڕۆژانی سێشەم لەگەڵتان دەبم لە یوتیوب وەروە لە ڕێگەی رادیۆ کوردستان 24 بە شێوەیەکی ڕاستەوخۆ باسی کۆمەڵە بابەتێکی سەرنجڕاکێشی سۆشڵ میدیا تەکنۆلۆژیا ڤیدیۆ گەیم و سینەما دەکەین و کۆمنتی ئەوە دەخوێنمەوە ئینشاءڵڵە بەرنامەیەکی پڕ زانیاری دەبی تکات دەکەم گەڵایکی ڤیدیۆ نەکردێ بیکەی وەروە ڤیدیۆەکە شێرکەی تاوەکو زۆرترین خەڵک سوود لە بابەتەکان وەربگری سوپاسان دەکەم بۆ سەیرکردنی بەرنامە بۆ گوێگرتن لە بەرنامە زۆر سپاس بۆ کاکە ئاری خۆشەویست لە رادیۆ کوردستان 24 بۆ جێبەجێکردنی بەرنامە هیوادارم بەدڵتان بووبی تکات دەکەم یاری ستۆری تاقیکەنەوە سەیری فیلمی باش بکەن تاوەکو فێر زمانی خۆتان باشتر بکەن کاتەکانتان بەشتی باش بە سوود بن ڕێز و خۆشەویستمە قوڵ بکەن تاڵقەیەکی دیکە خواتان لەگەڵ